هەوڵەکان بۆ زیادکردنی ڕوبەری سەوزای و چاندنی نەمام هەرچەندە بن ئێشتا ئێمە پێویستیمان بە چاندنی زیاتر هەیە و لەگەڵەوەش پێویستیمان بە پاراستنی دارستانەکان و ڕوبەرە سەوزایەکان هەیە بەڵام لەو چوارچێوەی گەشەپێدانە گروپی دڵسۆزانی دەربەنیخان چالاکی چاندنی 100 نەمامیان هەیە لە ناو گۆڕستانی کانیساردیان دەربەندیخان کەمە لە ڕاستیە هەنگاوێکی زۆر گرنگە بۆچی چونکە ئێمە بۆ پاراست بۆ ینی لێرە گرنگ تەنها چاندنی نەمام نییە بەڵکوم ئاودانی گرنگە و پاراستنی گرنگە ئەوان شوێنێکیان هەڵبژاردووە کە لەم شوێنە بۆ خۆی سیاج کراوە و ئەپارێزرێ ئاو ئەدرێ کە من دڵنیام خەڵکانێک بە گرنگیەوە لەو نەمامانە ئەڕوانن و ئەگەری سەوزبوونی 100% نەمامەکان ئەتوانم بڵێم ینی 100% دەبێ بە ڕێژەی لە 100% دەبێ بۆ ئەوە هەوڵێکی گرنگە هیوادارم ئەم هەوڵانە فراوانتر بکرێن و نەمامی زیاتر لێرە بڕۆێنرێ چکە ئێرە پانتایەکی هەیە ئەکرێت هەڵمەتەکان فراوانتر بکرێن و ئەو گروپانەی دیکەش کە هەن لە ناوچەکانی دیکات چاو لەم گروپە بکەن و گرنگی بە زیادکردنی ڕوبەری سەوزایی و چاندنی نەمام بدەن. سپاس بەخوا ئێمە ئیمڕۆ بە ئامادەبوونی مەجموعەیە خۆشەویستی ئەم شارە کەسایەتی ئەم شارە لێوەسراوانی ئەم شارە 200 نەمامان ناشت لە گۆڕستانی کانیسار لە دەربەنیخان دەستپێکی کاری سۆزانی دەربەنیخان بۆ ناشتن لە گۆڕستانی کانیسار و دەستی پێکرد 5000 نەمامە نێژین ئینشەڵڵا هەزاری لە گۆڕستانی کانیسار لە دەربەنیخان ئەوە کەیتری یەکەوتە ناو مزگەوت و دام و دەستگا حکوومیەکانە ئەو شوێنانەی کە ئێمە دڵنیاین کە ئەم ناماوانە پارێزرێ و گەورەیە بێ وەڵای هەمووی هینە دەستپێکی هینی ئیدارەی شارە ئەوە کەیتری خێرخوازان و مسڵمانانە باقی کە 4800 کە کەماوە.